جاران بەس هەینی و پێشەمان بوو. ئێستا هەموو ڕۆژەکانی هەفتەیە خەڵک لە هەموو کەشە جیاوازەکانە لە هەموو ڕۆژەکانی هەفتەیە شەوان کەمپینەکەن بە ڕۆژیان بۆ گەشت بۆ ئێرە گۆمی فێڵاوە شوێنە جوانەکەی کوردستان بەرنامەی گەشتوان ئەمڕۆ لە گۆمی فێڵاوە. گۆمی فێڵاو گۆمی فێڵاو سەر بە قەزای چۆمانی ئیدارەی سربەخۆی سۆرانە. گۆمی فێڵاو بە دووری 9 کیلومتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی سنتەری قەزای چۆمان. 1785 متر لە ئاستی دەریاوە بەرزە. گۆمی فێڵاو یەکێک لە جوانترین گۆمەکانی عێراقە کە ساڵانە هەزاران گەشتیاری ناوخۆی و بیانی سەردانی دەکەن. گۆمی فێڵاو کەوتۆتە سەر ڕێگای گوندەکانی شێخوەتمان، بندایزان، ئێنێ، گۆمی بێکۆدیان و هاوینە هەواری پڕژێ. لە باکووری ڕۆژاوە چیای هەڵگورد، لە باکووری ڕۆژهەڵات بناری کۆدۆ و چیای حەساری سەکران و هەروەها لە باشووری ڕۆژاواشەوە چیای مامەڕوت و بەردەبووکی لێدیارە. شوێنێکی ناوازە و سەرنجڕاکێشە بۆ گەشتیاری، بمەرجێک پاک و خاوێنی تێدا ڕەچاو بکرێت و خزمەتگوزاریەکانی سروشتی ناوچەکە بە جوانی بهێڵێتەوە. کاکارۆخ سڵاوی گەرم لە جەنابت و لە هاوژینخانی هاوسەر دەکەم. ئەوەی بزانم ئەمڕۆ ئێوە هاتوون لەم فستیڤاڵی گۆمی فێڵاو بەشدارن، بەڵام هەر لە ئەرزە ئەتان بینم لە ئاسمانە ناتان بینم، نازانم بۆ ڕاست. وڵا بەداخەوە ئەمڕۆ بە گوێرەی کەش و هەوا بێ زۆر زەحمەتە بتوانین فڕین بکەین، چونکەمەوە یاسایەک لە کەش و هەوا یاخود هاواناسی ئەمە هەیە کە لە هەوای بەم شێوەیە بێ ئیترکەواتە هەردوێ نبینم کڵاویشی لەسەراوێ هی سەلامەتی هی ئەوەیە کە خۆت ئامادە نەکردو و هاواکیەوە نیە بفڕیت. بەداخەوە لەگەڵ هاتنیەوە ئەم کەشوهەوایەک تێکچ و ئەمڕۆ دەرفەت نابێت کە فڕین بکەین تاوەکو ئێوەش ببینین کە شوێنەکە بنجاوە بۆ فڕین. من شتێک ئەبینم ئێستا کە ئەوە بە ئەرزەکە ڕۆم ئەڵێ شوێنی قەسفە هەمی تۆپەڵ سوتاوە، هەنێ شوێنی شەڵەی جێپەی بەردەمی گۆڵچیە جاکەی نەماوە، ئەمەە بە پێ کوتراوەتەوە. ئەم دیمەنە جارانی شە بوو یان تازە ئەم ساڵ ئەیبینی تۆ لە ئاسمان و باشتر ئەیبینی زۆرەکەمە. ئەمە جاران بۆ دەرەجێنە بۆ شێوەیە نەبوو، بەڵام ئێستا هەم حکوومەت کەمتەرخەمە و هەمیش خەڵک ئەو ڕۆشنبیری و سەخافەتەی نییە کە هاتە ئێرە بزانێت کە چۆن پارێزگاری لەم ژینگەیە بکە، چۆن بیپارێزێ و تێکی نەدا. ئێستا ئەگەر بتانی مەقسەد بسوڕێ بە دەری ئەو گۆمەیە کە لە پشتمانەوە هەیە، ینی ئەوەندەی کە پیسایی بینی دیمەنێکی جوان نبینیتەوە. من ئەوە لە دوای دیپیتەکە ئەوە باسی مۆزوعاکە بەزم شتێکی تر سەرنجی ڕاکەشەم سوتوای کەمە هاتیینە قسە بکەین قاچم عالم شیشە هەڵنوتە ئەمە هەڵبەتە ئەمە گۆشتیان پێ برژانووە، گۆشتەکان خواردووە، هەستەکەم شیشەکە دانیشان پێ پاکردو تۆ تریشان پێ نەماوە چقامیانەتە ئەوێ. بەڕاستی مەسەن ئەبینم لە پشتی خۆتانەوە گەر ئێوە ئێشتا نەتان بینیوە ئەوە شوشان کێشا بە ئەرزەکە شکانویانە. ئەمە بەدەلەوەی کە باسی ژینگەی ئامی ئێرە خراپ بۆ پیس بۆ وێرانیان کردووە، ئەو مەترسی بۆ نیشتنەوەی ئێوە نییە مەسەن جاروبار دەست یا قاج یا ئەژنۆ ئەم شیشە ئەچەقێتە گیانتیانە شوشانە. ئێمە دوێنێ باڵێکمان دڕا بەهۆی شێوازی ئەم فرێدانی کەلوپەلانە لە ئەرزە و دەیان جاری تریش ئێمە باڵمان لە ئەرز دڕاوە. تەنانەت ئەم پرسیارەی تۆ هەر ئێرە ناگرێتەوە، هەموو کوردستان ئەگرێتەوە بۆ زیاتر زانیاری. ئێمە لە زۆربەی شوێنەکان کە فڕینەکەین ینی ئەوە نییە کە بڵین تەنها جارێک ئەیبینی، نا لە هەموو شوێنێک لە مەترێک بڕۆی بەولاوە ئیتر هەموو شتەکانە بینی با بڵین بە شیش و بە شوشە و بە هەموو کەرەستەکان لەو ناوە کەوتۆ خەڵک دێ بەکارێنی فڕێدا. ڕاستەکەی کاکارۆخ بەڵێ بالفعل بەڕاستی ناخۆش بوویەوە ئێوە بە ئاسمانەوە زیاتر لە ئێمە ئەیبینن، وازەحتر و ڕوونتر لە ئێمە ئەیبینن. کاکارۆخ تۆ کە ئەفریقا هەر بەتەنیا ئەفریقیان خێزانیشت لەگەڵ هاوژین خان؟ بەڵێ ئێمە زۆر جار پێکەوە ئەفرین
بەڵێ ئەویش فڕۆکەوانە بە یەک دانیان بە دوو نەخێر ئەمە بەرگەی دوو کەس ئەگرێت بەرگەی تەنها یەک کەس یەک پایلۆت ئەگرێ ئەمە پێڵین پایلۆت تەنها بەرگەی یەک پایلۆت ئەو کام پەرەگلایدەرەیە کە گوێرەی وەزنی خۆیەتی ئەمە بە وەزنا مەقسەد تۆ ئەتوانی پێ وترێت تاندەم وەزنی دوو کەس هەڵەگرێت وازن هیچ نوعی لە نوعانە بۆ کێشی من نەکراوە با بۆ کێشی تۆ کراوە بەڵام ئەبێ ستاندارد بێ لە شەریکە داوایکەین باش هەمیشە هیوای فڕینێکی خۆشتان خۆش و سەلامەتان بۆ خوازم بەسەر ئەم ناوچە جوانانەی کوردستانە هەر شاد بن زۆر سپاس بۆ ئەم کاتتان هەر شاد و بەختەوەر بێت ئۆزانی بەتاڵە ئەرێ بەڕاست ئەوە بەرخێکتان هێنا و کاسەرەکەی kwa قاچەکانی کەڵتان کە لێرەیان هەرۆی ناتان بەستویەتی بە بەستوی هێناوتانە جااو چۆن نەکرێتەوە بە چقۆی میوە هێناوە غێر چقۆیەکی گۆشتژنینی چاکێت پێ ئەمەیکی بە تشریف ئیشاءالله ئەی نابێژێنی تۆ شێفەکەیانی ئیشاءالله باشە ئەی هینە ئاگرەکە بەچی ئەەکەنەوە بە مەقاڵی باشە تخوا ئاگرەکە لەسەر و جیامەکەنەوە چاودێری دەکەن هەمویان ئەویان دانەوە بەس ئەمە بۆ کەی حازری ئەەکەن وا بەستێتی کەی ئەتوێتەوە کەی پێ ئەگات کەی بیخۆین کەی بیخۆین داواز من ئیشاءالله ئێوەرە ئەو بۆ وەستاوان جۆمان لێگرن دەبا من بێمە ئێرۆ جۆتان لێگرم تۆ عازف عودی جەماعەتی و تۆش عازف زەڕووی دەشتێکی خۆش ئەی گۆرانی بێژەکەمان کووە وڵا هەمومان گۆرانی بێژ ئێکوا لە بەری بۆ قسە ناکەن هێڵا تۆ بزان برسیدا مەشغوڵی خواردنەکە بووی من برسی هەموویم برسی خواردنم برسی مۆسیقام برسی ئەم گەشتم هەر کەسێ دوو دێک جار کاتەوە هەر کەسێ دوو دێک جار کاتەوە هەتا کودامرێ ئەمڕۆ کۆمەڵێک گەشتیاری زۆر کە ڕویان کردێتە ئێرە هەڵبەتە خێزانێکی زۆریش هاتوون من بۆیە ئەمڕۆ حەزم کرد لەگەڵ ئەم خێزانە جوانە ئەخاوتنیە بکەین سڵاوتان لێبێت حەزەکەی ئەو مایکە بالای جەناب بێت خۆش سپاس جەنابتان لە کۆ هاتوون بۆ گۆمی فێڵاو وڵا لە دووهۆک هاتین دهۆکی باشە لە دووهۆکیش هەڵبەتە سەیرانگا و شوێنی زۆر جوان و دڵڕفێنی لێیە چۆن وای لەکردن ئەو ڕێگا دوورە ببڕن بێن بۆ گۆمی فێڵاو وڵام هاتیینە و گوندی سەکرانە مەلوێری حەجز کرد بوو گوتی لێرە ئەو یەک هەیە جێکی سیاحی هەیە گوت حەفلە لێە منش گوتین دێنە لێرە یەکەم جارتانیان بۆ گۆمی فێڵاو یەکەم جارە باش وەکو یەکەم جارتانە کە هاتوون بۆ ئێرە ژینگەی ئێرە چۆن ئەبینن بەم قەرەباڵغێ پێتان خۆشە کە دائیمەن ئێرە قەرەباڵغ بێت یان خەڵکی کەم لێ بێت وڵا قەلەباڵە خوشە بوو بەس جێب گەلە پاقژە و ئەو دیە پیساتی نینە یعنی بوو پاراستنە یا ژینگەیەت بێم یا پاقژە وارە خانم جەناب هەست دەکەی ئەم قەرەباڵغێ زۆری ئێرە وەکو کاکە ئاماژەی پێە ئەڵێ شوێنێکی پاکژ و خاوێنە هەست دەکەن ئەگەر هەروە قەرەباڵغ بێت ئەو پاکژ و خاوێنیە خەڵک دەپیس بیت بەێ چاوی لێکات و هەروە بە پاکی هێڵێتەوە هەند خەبسات وێرەدانینە لەومە یە پاقژە ژینگە هەوێ عام یا پاقژە گەلک بەس وەختی ئەم هاتین مەگەلک یعنی گەشتیار ڤۆرۆ نەدیتینە یعنی نەگەلک خەبسا وەختی ڕەخێمە نک دهۆکێ گەلە خەبسەیە يعني روجت مناسبة بن روجت أيني بن أم همي عام درت كابين أفيرين نزوج جالك خبصانينا جين كهون يا خاليش مروفا ويا باقجة ئێرە ژینگێکی زۆر جوانی هەیە هەست دەکەی
بەوەی کە خەڵکێکی زۆر کە ڕووکاتە ئێرە ژینگەی ئێرە تێک ئەچێ ئێرەش ئەبێ بە خەپسا و ژینگەکە تێک ئەچێت ناوڵا گە خەپساژی بیت بەس خەلک جاوێ خوب دەدێ ژینگەی پاقشکەن گلشی خول گەل خۆ ببەن نهێلنە لۆرە پیس نابیتن هەر کارتێکە نهێن لێ ناگەت هەگە خەپساژی بیت بەس یعنی سەر خەلکیت مینیت هەگە خەلک پاقشکەن باش زۆر جار سەیران کرد کە ئەبینن لێرە ئاگر ئەەکەنەوە خواردن دروستکەنیان جێ ئاگری کۆنی لێکە جیاکان سوتاوە لێرە چکەمە بەرنامەکەمان لەسەر ژینگەیە و لەسەر ژینگە پارێزیە ئێوە وەکو خێزانێکە هاتوون خواردنی ئامادەکراوتان هێناوە بە ئامادەکراوی خواردنتان هێناوە بەنیازن لێرە خواردن دروستکەن ناوڵا ئەم سەفەری تۆتین پامش دووکێ تۆتین مەهزراوی تشتی نەکریە لێرە ئاگرەکاتەوە لەسەر ئەو جیایە ناوڵا گەم گرتی مەقلێ بینن ئەوجی جهێکی تایبەت دروستکەن بەس لێرە ئاگری خوب بکەن باشترش کو سەر عردی بکەن و ئەم ئاردەشتی دەسووتن کەواتە ئامۆژگاری ئێوە بۆ گەشتیاران بە گشتی ئەوەیە کە خەڵک یا خواردن بە ئامادەکراوی بێنێ لێرە بیخوات یان ئەگەر ویستی ئاگر بکاتەوە لەسەر مەقاڵی بیکاتەوە لەسەر سەر مەقلەکێ بخۆ بکات باشترە ئەمڕۆ کە هاتوومەتە ئێرە بەدەر لەوەی کە خێزانی زۆر لێ خەڵکی زۆر لە خواروی عێراقەوە هاتوون لە گەرمیانەوە هاتبوون لە دهۆکەوە هاتبوون و خەڵکێکی زۆریش جاروبار ئایا ناسیتەوە کاک بەختیار هاوڕێی مناڵیمە ئەمڕۆ لێرە بینون ئەمەش لە سلێمانی هاتوون کاک بەختیار گیان بەخێر بن کاک بەختیار خۆی خێزانەکەی لە سلێمانیەوە هاتوون یەکەم جارتانێن بۆ گۆی فێڵاو یەکەم جارتانە ئێرە جوانی ئێرە چۆنە بەلاتە و بەراورد بە زۆر شوێنی تر کە ئەزانم لە دەری وڵاتیش ئەشید بەراوردێ بکە جوانی ئەم سروشتە لەگەڵ جوانی سروشتی وڵاتانی دەرەوە گرنگی ئەم شوێنە بۆ خەڵکی ئێرە کە شوێنی چوامان هەیە ئەم سروشتەی خۆمان کە هەمانە لەگەڵ سروشتە جوانەکانی دەرەوەی وڵات هیچ جیاوازیەکی نییە ئێرە ئەتوانم بڵێم هەوایەکی پاکتر و ساستر و جوانتریشی هەیە بەڵام مەسەلەن ئەماگەر کۆمپانیایەک کەسانێک هەستن خزمەت گوزاری بۆ زیاب بکەن شتی جوانی بتێ بکەن خزمەت گوزاری وەکو چی وەکو مەسەلەن کابینات وەکو کۆشک و ڕۆستۆرانت و ئەگەر لەمە ئەگەر پڕبێ لە کابینە و کۆشک و کۆنکرێت و شتی واهی لەم چواردەورە ئەم سروشتە جوانەش لە دەست ئەین ئەبێ جوانواهی بێ باشتر نییە ئەبێ بیپارێزیت خۆ وڵاتانش بەچی جوان وەرە بۆ شێوە جوان بۆ هەر بەڕاگررتنی پاکوت ئەم سروشتێک کە لێرەژەیە باوەڕ ناکەم لە زۆر شوێنی کە هەبێت ماشەڵڵا تۆ سندیسەی بەفر بۆ شاخانەوانە جەوێکی خۆشیشیە لە عینەکاتانی و قۆڵین وایە لە هاوین شاکە من هاتم وێرە ئەو چیاکانی سەکەڵ بۆی ئێرە تایبەتمەندێکی زۆر جوانی بەوت بەدەڵەوەی کە ئەم گۆمە ئاوا لەسەر لوتکەی شاخی وایە لەسەر لوتکەی شاخێک لەم بەرزایە ئەم ئاوا هەیە شتێکی جوانە ئێوە ڕاتان چییە؟ سروشتێکی زۆر جوانە و زۆر خۆش و ئاهایەکی فێنکی هەیە هەتا بڵێ شوێنێکی خۆشە یعنی یەکەم جارم شوێنێکی ئاوا خۆشە بینم لێرە زۆر خۆشە باشە بەدەلەوەی کە ئاژەڵیشتان پێە ئەم سەگە ماڵیە جوانە ئەمە هێنانی بۆ ناو ئەم سروشتە جوانە چەندێک باخی هەیە چەند بۆ ئێمە بۆ ئەم جاندارانش چەندێک باخی هەستاکەی ئەمڕۆ دڵی خۆشە من ئەیبینم دڵی زۆر خۆش زۆر دڵی خۆشە یەک دقەنەوە ئەسڵاوانی حەز لێ کەواتە ئەم شوێنانە هەم پاک ڕاگررتنی جوان ڕاگررتنی هەر ئێمەی مرۆڤەکان دڵمان پێی خۆش نییە بەڵکو ئاژەڵەکانیشمان خۆشی زۆر لێ ئەبینن خۆشی جوانی زۆر لێبینن باشە ئێوە بە حکومی کە ساڵانێکی زۆریش هەر لە دەرەوە ژیاون و ئێستا ساڵحاڵێکی زۆر لێرە ئەژین نازان بەنیازن بگەڕێنەوە یان نا بەڵام لێوێ باسی بۆ هاوڕێکانی تەمەنی خۆت باسی جوانی عێراقن چکە ئەوەی ئەزانین زۆربەی کەسانی بیانی لە وڵاتانە وا سێرمانەکەن ئێرە هەمیشە لە جەنگایە نە ئارامی هەیە خەڵک ناتوانێت بڕوا ناکەم ئەوان وابزانن ئێمە ناتوانین ئەم کەشە جوانەمانە بێ خەڵک ئاوا بێتە دەرێ
ئەمانیان بۆ باسەکەی یان چیان بۆ باس ئەەکەی ئەومان بۆ باسکە کە چیان پێ ئەڵی کە گەڕایتەوە باسی یەکەم ئەکی لەبەرەوەی کە ئێرە زۆر خۆشتریشە لەوێ باسی یەکەم کاڵم وانە جەنگ نییە زۆر خۆشە کە شوایەکی فێنکە ئارامیە شوێنێکی خۆشە دڵ ئەکرێتەوە لێرە عنیوە نیە بڵم ناخۆشی و شتەڕە و جەنگ و شتانە نییە زۆر خۆشە وێنەوە زۆر گرتۆ پیشانیان بی هەروەڵا زۆر خۆش بێ تۆ چیمان بۆ باسەکەی کە ئەم دیمەنەی لێرە بینیتە چی پێبەخشیویت وەڵای منیش پێم باشە وەک چۆن بڵیت هەنێک کەس کە لە ناو شارامێنێت و ڕۆژانی پشوو سەردانی ئێرە بکەن خۆشترە ئاوهوایەکی خۆشیە بە تایبەتی لەگەڵ خێزان تاکە بێت چکە زۆربەی کات ئێستا خەڵک بە بۆنی ئیشوشتەوە سەرقاڵ ئەگەر ڕۆژانێکی ئاوا لەگە خێزان تاکۆ بیتەوە لە کەشوهاوایەکی ئاوا زۆر تۆ شتێکی تایبەت. ئەمڕۆ کە بەرنامەی گەشتوان لێرەین لەناو ئەم جەماوەرە لەناو ئەم گەشتیارانە کە ئەمڕۆ هەمووی هاتوون بۆ سەیری ئەم دیمەنە دڵڕفێنەی گۆماوی فێڵاو هەڵبەتە لە ڕۆژێکی وا هیە زۆر جار ئەبینین چالاکی بەڕێوە ئەچێت ئەم ڕۆژ چالاکی هەبوو جۆرە فستیڤالێک هەبوو مەبەست لەوەی کە لە گۆمی فێڵاو بێت لە هەر شوێنێکی بێت ئەم چالاکیانە بۆ ژینگەیە بۆ گەشتیاریە بۆ ناساندنی ناوچەکانە ئەم مەبەستە بۆ چیە زیاتر ئامان زمان لەم چالاکیە ئاشناکردنی گەشتیارانە بە سروشتی باڵەکایەتی بە تایبەت گۆمی فێڵاو کە بتوانین گەشتیاری ناوخۆ بیانی بێنین بۆ ئەم ناوچەیە و ئاشنایان بکەین بە ناوچە سروشتەکانی باڵەکایەتی ئێمە پلانی ئەو ساڵمان گۆمی فێڵاو بوو بەڵام لە پلانماندایە شوێنە سروشتەکانی تریش بە هەمان شێوەی گۆمی فێڵاو نیشانی گەشتیاران بدەین و بتوانین سالاشین زۆرا و زۆر لی ئەنجام بدەین. ئەتانوێت بە چ شێوازێک گەشتیار ڕاکێشن شێوازی ڕاکێشانی گەشتیارەکە هەر ئەوەیە کە پێیان بڵین وەرن ئێرە ببینن یان بە چ شێوازێک ئەتانوێ زۆرترین گەشتیار بۆ ئەم ناوچەی ڕاکێشن. ئێمە وەک باسم کرد بیدایەت کە ئەمە ناوچەی سروشتی ئەناسیرین بە بازارکردنی لۆکەین لە مەسەلەی هێنانی گەشتیار پاراستنی سروشتەکەی لەکنەوە لە لای ئێمە زۆر گرنگە کە ئێمە سروشتمان پاراست سروشتەکە وەک خۆی مایەوە گەشتیاران ئازیانستەم سروشتێستا بە خۆتانە بینین لە ماهەنگە گەشتیاری دەرەوەی هەرێمی کوردستان گەشتیاری ئەزنەبی لێیە گەشتیاری عەڕەبی لێیە گەشتیاری پارێزگاکانی هەرێمی کوردستانی لێیە و خەڵکی ناوچەکەشی لێیە ئەمە هەمووی وای کردووە لە ڕێگای پاراستنی سروشت و لە ڕێگای گرنگجیدان لە ڕێگای سۆشیال میدیا و ڕاگەیاندن ئەمە وا دەکات کە گەشتیاران ڕابکێشی پێم وایە زۆربەی زۆری گەشتیاری ئەو گەشتیاری کە سەردانی گۆمی فێڵاوەکە ئامانجی سروشتەکەیە کە سروشت پارێزراو بوو دڵنیام گەشتیارانیش عەز بەو سروشتە ئەکەن کە پارێزراوە بەڵام زۆر جاریش دەبینین گەشتیاران سەرپێچی ئەکەن ئەمە بۆ ئەو ساڵ بۆ گۆمی فێڵاو نزیک 2 مانگ دەبێت بە هاوکاری بەڕێز قایمقامی قەزای چۆمان چاودێرێکی گەشت و گوزارن لەو شوێنەدانەوە ئەم ڕێگە نادەن ئاگر لە ناو گژوگیا بە شێوەی بەرفراوان بکرێتەوە و ئاگردانمان داناوە و ڕێنمایی پاراستنی گژوگیا و دار و درەختی ئەو شوێنە شەکەین بەڵام بەشێک لە گەشتیانان پابند نابن بەس خۆشبەختیانە ڕێژێکی زیاتر لە ساڵێن ڕابردوو پابندی پاراستنی سروشت و ڕێنمایەکانی گەشت و گوزارن دەست خۆشکاک هەڵگوڕ من هەر حەزەکەم هەر ئالەم قسەوە بچینە لای بەڕێز قایمقام ئێوە وەکو قایمقامیەت هەماهەنگی لەگەڵ چ سێکتەرێکی ئەم ناوچێتان کردووە یان ئەو بەڕێوەبەراتیانە کامانن کە هەماهەنگیان لەگەڵا ئەکەن چی ئەتوانن بکەن بۆ ئەوی کە خەڵک
زیاتر هوشیار بێلەوەی کە کاکەڵگوور باسی کرد کردومانە. ساڵانە لە کاتی هەبوونی جێژنەکان و بەتایبەتی جێژنی نەورۆز و جێژنی قوربان و تەواوی ئەو بۆنانێک کە دێتە پێشمان شێوە هەمانجیەکمان هەیە لەگە فەرمانگە خزمەتگوزاریەکان و لایەنە ئەمنیەکانیش لە بۆ ئەوەی بتوانین ئەو کەشە فراهەمکەین لە بۆ خەڵک کە بتوانانی بگاتە ئەو سەیرانگایانە ئەو شوێنە گەشتیاریانە. بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە ناکرێت تەنیا پەیوەست بێتن بە فەرمانگە خزمەتگوزاریەکان پێویستە هەوڵی ئەوە بدرێتن شێوە هۆشارێک لە نای خەڵک دروست بیتن کە ئەو سروشتە ماڵی هەمومانە بە هەوایەکەی بە خاکەکەی بە ئاوەکەی تەنیا بە پۆلیس یاخود بە فەرمانگەیەکی خزمەتگوزاری یاخود گەشت و گوزار یاخود ژینگەیی یاخود ڕێکخراوێکی ژینگەی ناپارێزرێتن. ئێمە لای بەڕێوەبەری شارەوانی هەڵبەتە فەرموو هەڵبەتە کاڵین بەڕێوەبەری شارەوانی یعنی خزمەتگوزاری کاڵین ناوچەی گەشتیاری یعنی خزمەتگوزاری پلانتان هەیە بە وردی بە دروستی پلانتان هەیە بۆی کە ڕێگەوبانەکە ئاوێکی پاک شوێنی دەست بە ئاوگەاندن بۆ خەڵک بۆ گەشتیار بۆ ئانی کە لێرە ئەمێنەوە و دانانی چاو دێر کە ئەم ژین گەشتێک نەچێ. گەشت و گوزار و شارەوانی تاواکەریەکن سەر بەیەک وەزارەتن بەڵام یەکێک لە سێکتەرە گرنگەکانی وەزارەتی شارەوانی و گەست و گوزار پاک و خاوێنیە و گەیاندنی خزمەتگوزاریە بە سنوورەکانی شارەوانی بە تایبەت. ئێمە ئێرە لەوانێ سنووری شارەوانی نەبی زۆربەی و ناوچە گەشتیاریانەی کە ئێستا دروست بووینە لە دەروی سنووری شارەوانیەکانن بەڵام ئێمە وەکو دام و دەستگاکانی حکوومەت لەسەر ڕاستەپاردەی جەنابی قایم قام هەمەهەنگی و هاوکاریمان هەیە لە بینیەکدی بۆی بتوانین خزمەتگوزاریە سەرەتاییەکان دابین بکەین ینی هاوکار بین لەو خزمەتگوزاریە سەرەتاییانە ئەوەش زیاتر بەوە دەکرێتن کە ئەمە لێرانە ئەگەر ئەوە نەکەین لەوانەیە بەڕێوەبەرایەتێک بۆ ئیمکانیەتە کەمەی لە بەردەستی هەیە نەتوانێەوە بکاتن. کاک ناسەح جەناب دەکو چالاکوانێکی مەدەنی هیچ کارێکی خۆبەخشیتان کردووە یان ئەتوانن خەڵکانی کۆکەنەوە کە ئەوانی چالاکوانن حەز و ئارەزووی کاری خۆبەخشیان هەیە کە بێنە ئێرە وەکو چاودێرێک خەڵک بە ئاگا بێنەوەشت فرێنێن ئەو ئاوە پیس نەکەن ئەو جیان نەسووتێنن ئەو گڵە هەڵ نەکەنن یعنی بۆی ئەم ژینگەی ئاو بە جوانی بمێنێتەوە لێرە تەنزیمێکی ئەم ناوچێ بکە باجی تایبەتی خۆی هەبێ خەڵکیش ببینێ بەڕێزەوە تەعاملی لەگەڵ بکاتەوە. دیارە چەند ساڵێکە کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی بوونیان هەیە لە قەزای چۆمان و بەردەوام بووینە و نەوەستاینە لە بڵاوکردنەوەی وشیاری لە بەستنی کۆڕ و کۆنفرانساتی پێویست تایبەت بە مەسلەی بڵاوکردنەوەی وشیاری بڵاوکردنەوەی برۆکشەری پێویست بڵاوکردنەوەی نامیلکەی پێویست بەڵام ڕەنگە بەبەردەوام نتوان ئەو ڕێکخراوان تەنیا ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نییە بە تایبەت کە ئێستا با بڵێن سۆشیال میدیا هەیە لەوێ ئەتواندرێ ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەو بوارە لە مەجای پاراستنی ژینگە و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی زیاتر بیت. ئێمە دەبێت بەر لە هەر شتێک باس لەوەی بکەین ڕێگاوبانی پێویستمان نییە یعنی ڕووی دەممان ئەەکەینە حکوومەت بەڕاستی دەبی هاوکاربی لەگەڵ ئیدارەی ناوچەکە ئەتوانین بڵین لە سۆران تا چۆمان و تا عجوومەران سەرڕای ئەوەی ئەو هەموو شوێنە گەشتیاری هەنا خەڵکێکی زۆر هەیە لەبەر ئاستەنگی هاتوچۆ ناتوانانی بێ خۆی گەشتیاری یعنی ڕێگاوبان یعنی خزمەتگوزاری گەشتیار ئەگەر هات ئێوارێ گەڕایەوە بە تەندروستێکی خراپ بە ئەو هەموو کاتژمێرە لە ڕێگا ئەو هەموو وەستانە تێکچوونی سیارەکە جارەشی ڕەنگەنێتەوە ئێرە بەڕاستی وا گرنگە ئیدارەی ناوچەکەمان بە ئەوەش بڵێم وەکو پێشنیار دامی کۆمەڵێک ئێستا گروپی شاخەوانیمان هەیە گروپی با بڵێن ڕێکخراوی ژینگەیمان هەیە ئیدارەی شوێنەکەمان هاوکاری مادی معنەویان بکەوە زۆر گرنگە ئێستا چەند خۆش بوو لە چۆمانەوە بە تەلەفریکات بایلۆ ئێرە نەک ڕێگاوبانەشی ناخۆش و پڕ لە چاڵ و کۆسب و ئەشمەوێ بەڕاستی ینی مجامەلەی کاک هەڵگۆردی ناکەم کاک سوارە خەمخۆرن ئاگادارین کە زۆر ماندوونە ناسانە شەو ڕۆژان خستۆتە سەر یەکلۆی خزمەتی ناوچە گەشتیارەکانی ئێرە بکەن بەڵام دەبێ حکوومەت هاوکاربی بە تەنیا بە ئیدارەی ناوچەکە ناکرێت بە تەنیا بە بەڕێوەبەراتی گەشت و گوزار ناکرێت ئەرچی هەمومانە بە تایبەت حکوومەت. زۆر سپاس خاتون ئەم قسانی کە کردمان هەڵبەتە قسەی زۆر بنیادنەر و بەسوود و جوان کرا ڕخنەکانمان باس کرد پێشنیارەکانمان باس کرد ڕۆ جوانەکەمان باس کرد حەزەکەم جەنابەت وەکو ئاخر کەسی ئەم دیبیتە لەکوی ئەم قسانی کە کردمان پەیامێک بگەینی پەیامی تۆ چی ئەبێت بۆ گەشتیار بۆ خەڵک لەم شوێنانە ئێروکانە بەچەنێ ناتوانین ئەمە خاوێنی بکەینەوە ئەو ئەرکی ئەو گەشتیارانەیە کە دێنە ئێروکانە کە ڕوو لە سەیرانگەی گۆمی فێڵاو ئەکەن
پاشماوەی خۆیان هەرگرنەوە ئەو تەنیا ئەرکی حکوومەت نییە ئەرکی هەمومانە پێویستە هەمومان پابندی ڕێنماییەکان بین و ئێرکانە هەموو پێکەوە خاوێن بکەینەوە. ئەمە گۆمی فێڵاوە بەڵام سەیری کە چەند جوانە چەند دیمەنێکی دڵڕفێنە بووی و هەموو خەڵکەی بووی بەڵام ئێستا وای لاتووە ڕۆژی سەدان کەس هەزار کەس یە بۆ دیدەنی ئەم شوێنە جوانە بەڵام سەیری کە سەوزایی نەماوە خۆڵەکە بە دەرکەوتۆ چکە بە قاچ هەموو ئەرزەکان کوتاوەتەوە فترێکتر بڕوات ئەو جیاشین نابێتەوە سەر دەرناهێنێت ئەبێ لەمەدا بەس دیمەنی خۆڵ ببینین بەس خۆڵەکەی ئەمێنێت هیوادارم پلانێک هەبێت کە ئەو سروشتە جوانە نەبێ بە خۆڵ تا ئەڵقەی داهاتوو بێک دەگەینەوە لە بەرنامەی گەشتوان هەر شاد و بەختەوە.